سروشت ئەو دیارە جوانەیە کە لەلایەن خواوەندەوە بەخشیویەتی بە ئێمە بۆیە ئێمەش پێویستە قەدری بزانین و پارێزگاری لێ بکەین چونکە هەر کەسێ قەدری دیاری نەزانێت ئەوە دیارە خۆی قەدری نییە ئیترەوە وەرزی چوونە دەرەوە و سەیران و گەشت و گوزار دەست پێیەکات ئێمە پێویستە چۆن پارێزگاری لەو ژینکە بکەین دارە تەڕەکان لێ نەکەینەوە ئەگەر خەڵوزمان بیرچوو خۆڵ و خاشاک فڕێ نەدەین ئەگەر فڕێشماندا کۆی کەینەوە بێن و لەگە خۆمانە بخێنەوە تەنەکەی خۆڵی دیاریکرا و چۆن پارێزگاری لەو سروشتە جوانە بکەین بخێر بەسەر چاوم بەڕێزم ئەمڕۆ خەڵک پێویستی بەوەیە دوڕژیکە بەهارە و خەڵکەچێت دەرەوە پێویستی خەڵک خۆی واعی بێ خۆی هەست بە مەسئولیت بکە ئەم وڵاتە وڵاتی هەمومانە وڵاتی یەکودوان نییە وڵاتی مەسئولی نییە ئەمڕۆ مسئولەکانە سیان بە سایەگرتووە باین دووبانی موچی خۆمانە ئەبێ ئێمە پارێزگایی هەر لە درەختێکەوە هەر لە برنی گیایەکەوە هەر لە کانیایەکەوە هەر لە بەردێکەوە بکەین چونکە مەمە سەروەتێکی نیشتیمانیە موچی هەمومانە بە هەموو شێوەی پارێزگایی لێ بکەین ئەچێەوە سێرام چێوە سێران پارێزگاری لێ بکات پاک و تەمیز بکات خەڵ خاشەکە خوا بێنێتەوە بخاتە ناو زەفێکی گەورەوە یاخو نەچی ئاگرێ بکاتەوە بێتەوە سووتانی ناوچەیەک دار و دەخسوودێت تێروتور سووتێکا کێسا دڕۆژکە تێروتور لەو شاخوداخە هەم لێ چۆکە هەموو هێرکاکە من چم ئاگرێ بکەمەوە بەجێ بێڵم تێگەشی ئەو دەشتە بسووتێ تێروتور ئەسووتێ جاندار بینیمان دەشتی گۆژەی شاخی گۆژەی دەهات بەڵێ دەشت و دەرە چی بەسەر و شاخەکە چی بەسەر من بەس ئەوە ناڵێم ئەڵم خەڵک لای خۆ هەست کە هەست باس خۆبانسیەتی خۆی بکە بە ویژدانی خۆی ویژدانی جوڵ بەلا ئەم نیشتیمانی وێران کراوە ئێمە وەنی کە ویرانی نەکەین زۆر جا بینیمانە ئەو ئاوانەی کە ئەڕۆن بە بەردەمانە بۆ نەڕووبارێکە یا جۆگەلەیەکە یاخود چەمێکە سێرەکەی دایبی تێفڕەدرێت بیرێت تێفڕەدرێت پیستی سەڵەت تێفڕێت وای لێ دێت تۆ بە کەڵکیەوە نایستادەی لێ بکەین نەکات بە کەڵکیەوە هاي بە کەڵکیەوە سێریشی کەیت ئەی باشە ئەو ئاوە ئەی گیانداریتیان نییە ماسیتیان نییە شتێکیتیان نییە ئەبی لەوە ناکاتەوە ینی ئەو ڕوحێکە لەو ئاوەیە بەڵێ ڕاستەکەی بن لەگەڵتان ئێستاش ئاڵەیە منە وەکو خۆم خودی خۆم ئەوی شەڵا پارێزاوە بێ ئەو شتانەی کەوتومە ماڵم خەڵکیش بە هێژدانەوە من ئەوە ناڵم بە هێژدانەوە بە زیان بەم نیشتیمانە بێتەوە باشیر وەرزی چوونە دەرەوە و گەشت و گوزار وا دەست پێیەکات ئێمە چۆنە سروشتە بەپارێزین وڵای پێویستە هەمومان پارێزگاری لە سروشکەنەوە ینی نازانم بێ خزمەتی بکەین کە بینێچێت داری تەڕەشکێنێتەوە خۆڵ و خواشاک فڕەدا لەو شوێنەیە پیسی ئەکا ژیگەکە پیسەکە هەیە چێت پاشەڕۆ فڕێتە ناو ئاوەکە بە کەڵکیەوە نایەکە ئیسفادەی لێ بکەیت تەنانەت بۆ ئەگەر ئاو پێ نەبوو توێت سەتڵی ئاوی لێبێنی بۆ خواردنەوە بێ بۆ چێژ لێنانێ بۆ شتێ بێت چەندین ئاوی پاک و جوانمان هەیە ڕووبارەکان بۆ نمونە سێرەکەی ئەبینیت چەمەکان ئەو کانیاوەکان بەهۆی ئەوەی کە خەڵک پیسیەکە ئێتە بە کەڵکیەوە ئیسفادەی لێ بکەین بەس خۆی بێ خزمەتی کەیت چۆ لە هەتا تەنانە ماڵەکەی خۆشێ بێ بپارێزی تۆ چیتە دەرەوە ئەو شوێنە شوێنی خۆتە ئەبێ وەک ماڵی خۆ بیپارێزی نابێ مەسا شتی پیس بەجێ بێڵیان زۆر هین ینی بە تەنگەوە بێ بەڕاستی بەزتر نازانم وڵاتی ئێمە شتانی تیان کەس هەست بە مەسئولیت ناکە ترەوە شتێت جێگایەک ئەوەندە پیس بوو بێت نەوتوانی بە دانیشی لەو جێگەیە دەروەڵا چەند جار چووم یعنی توانای دانیشتن نەبووە هەستاوم بەجێ مێشوە هەر هێستا خۆم هەر حەز ناکە بچمە دەرەوە وەڕاستی ئێوانەشی کە ئێستا ئەوە سیاجیەکەنەوەوانە زۆر جار ناحەقیان ناگرم مەڵم کاکەوە حەقی خۆیان لەبەرەوەی کەس پارێزگاری لە ژینگە ناکە تۆ پارێزگاری لە ژینکە نەکەیتر ینی هەز سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە شاشە جوانەکەی کەناڵی ئاسمانی پەیامەوە بە یارمەتی خۆی گەورە و پاشانەوکارانم بووین و میوانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامیتەوە بەڕێزانم ڕۆ لەگەڵ هاوکاری کامێرەمانە محەممەدی هیوا پەیامێکی دیگەی هاوڵاتیان لە شاری سلێمانی بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدی ئەوەی پەیامی ئەم جارەشمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی بەڕێز بێت بەڕێزانم ڕۆ لە هاوڵاتیان دەپرسین ئەوە وەرزی گەشت و گوزار و چوونە دەرەوە تا ڕادیەک دەستی پێ کردووە و لەمە دۆش زیاتر خەڵک دەچێتە دەرەوە لە وڵاتیان دەپرسین چۆن ئەو سروشتەی کە خوای گەورە پێی بەخشیوین بیپارێزین چۆن بتوانین درەختەکان بپارێزین چۆن بتوانین ئاوەکان بپارێزین چۆن بتوانین سەوزایەکان بپارێزین پاشەڕۆی تێدا فڕنەین بە جۆرێک کە ئەوەی دوای ئێمە هەر لەو جێگایە دانیشت تااقەتی نەبێت و حوسڵی نەبێت کە لەو جێگایەدا بنیشێت ئێمە هەوڵ دێنە بەرنامەدا جەخت لەسەرەوەکەینەوە ئەگەر خەڵوزمان بیر چوو هەوڵ نەدەین دارە تەڕەکان ببڕین لەبەرەوەی چێشتەکە بخۆین ئەگەر پاشەڕۆیەکمان پێ بوو فڕی نەدەنەوە ئاوەکان و ئاوەکان پیس نەکەین
ئەگەر ئەو خۆراکانەی کە دەیخۆین لەگەڵ سفرەی سەفەری و لەگەڵ قوتوی بیبسی و لەگەڵ کۆمەڵە شتی دیکە لە دەشت و دەرەکە فڕی نەدەین بە جۆرێکە ژینگەکە ناشرین و پیس بکات کە دواتر خەڵک نەتوان لەو جێگای دابنیشێت بەیامە هۆشیاری ئەومان هەبێت علاگەیەک لەگەڵ دەستی خۆمانە بەرین و هەموو پاشەڕۆکانی تێدا بکەین و بیهێنینەوە لە شار بخێنە تەنەکەی خۆڵی تایبەتی و سروشتەکە با بە جوانی بمێنێتەوە. ئێمە لەگەڵ هاوڵاتیانە ئەم پرسە تاوتۆ دەکەین با بزانین چۆن هۆشیاری بڵاو بکەنێنە خەڵکە کە خەڵک هۆشیاری ئەوەی هەبێت ژینگە بپارێزێت، درەختەکان بپارێزێت، ئاوەکان بپارێزێت، هەوڵ نەدا لە دڵسۆزی خۆیدا کۆمەڵە شت کۆکاتەوە ئاگرێکی پێوەنێ دوجار وەک بینیمانە چەندین دۆنم زەوی دەسووتێنرێت بەهۆی ئەوەی کە کەسێک ئاگرەی کردوێتەوە یا جگەرەیەکی فڕاوە یا مناڵێک ئاگرێکی کردوێتەوە دایکوباوەکەی حەقیانەوە بەسەریەوە دوجار چەندین دۆنم زەوی دەشت یاخود شاخەکان یا چیاکان سووتێنراون بەهۆی هەڵەیەکەوە بەمە هەوڵ بدەین ئەو سروشتە سوودی لێ ببینین وەک دەچینە دەرەوە جەو لە شوێنەکە وەردەگرین با شوێنەکەش بە پاکی و بە خاوێنی و بە پارێزراوی بهێڵینەوە لەگەڵ هاوڵاتیانە پرسە تاوتوێ دەکەین ئێوە لەگەڵمانە بزانین ڕاو بۆ چوونی هاوڵاتیان سەبارەت بەم پرسە چییە فەرموون. خەڵکیش بەهێژدانەوە من ئەوەناڵم بەهێژدانەوە بە زیان بەم لە شتیمانە بێتەوە ئەو شتانم زۆر بەلاوە ناشرینە زۆر شتێکی ناشرین و نەشیاوە تۆچی لە شوێنەکە دانیشیت هەم دراسەکە و ئیسعازنەکەی شوێنەکە و کە ئەڕۆی لێ هەڵەسیت باکوتەمیز بێت بۆی عیلی چکە بتوانێ بێنێت دانیشە بێت قابەکەی خۆشە ئەگە پیس بێ هەر خۆ تەبیعەتی ناستە سەری بەرامبەرگەلوانێ نانی بۆ نەخورێ ئەی چون چەند ساڵە خەڵک ئاویەوە ئەو دارستان تۆ بەش قادێگەی سووتێنی گوناحن ئێمە چەندجار شوین ئەلاگەی ڕۆژمان پێ تێمان کردووە کۆمان کردو یو خەڵک وەڵا حەق هەمومان ئەو سروشتە پارێز جوکە سروشتێکی جوانە گوناحانەی پارێزین وەکو چاوی خۆمان بیپارێزی باشە سروشتێکی زۆر جوانماڵی کوردستان بە تایبەتی بۆ نمونە ئەچێت دار و درەخت گرتێ بەرە سێرە کاتێک گەزانیت چەندین دۆنم زەوی ئەسووتێنرێ بەهۆی هەڵەیەکە بۆی شخارتیەکە بەهۆی جگەرەیەکە وەڵا ئەوە هەر زۆر تاوانێکی گەورەیە بەڕاستی خۆم خەڵکی لادێم و زۆر جار ئەوە دێن بۆ سەیران بە جگەرەیەک فڕێدا یان ژینگەکە پیزەکە ئەو پاشماوەی کە بەجێ دیاڵە لەوەکانە هەتا زەرەتی بۆ لادەکانی شەی بە تایبەتی بۆ مەڕووماڵات چەند پێ دوای ئاوەکانیش پیس دەکرێت بە پاشەڕۆ هەم ئاوەکان پیس دەکرێن هەم ژینگەکە پیس دەکرێت هەم زەرەتی بۆ لادەکانی شەی بە تایبەتی هەت بووە تۆ ئەو دێی خۆتان بچی سێرەکەی ئەو جۆگە لە بچووکە کە ئاوی لێ دێت پیس کراوە بە کەڵکی خواردنەوە نەمابێت زۆر جار زۆر شوێن پیس کراوە زۆر شوێن ئەو سفرە و علاگە و دایبی وشتانە مەڕووماڵات دەیخوا تووشی نەخۆشی بێ و ئاژەڵە بە تایبەتی لادیەکان ئەو شوێنانی کە سەیرانگەیان خەڵک ڕوویانتیەکە زۆر زۆر نیگەران لەو شتە داوا دەکەم لە هاوڵاتیان کە تۆزی ئەو ژینگە بپارێزن ئەبێ هەرکەس لە جێ خۆیەوانێ هاوکاری میلەتەکە بکات یعنی ئەو سروشتەی کە هەیە لە کوردستانە بێ بیپارێزین نەک زبڵەکان فڕێبین و جاری وا هەیە چوویتەدا شوێنێکەوە ئەوەندە شوشەی لێ فڕەدراوە ئەوەندە پاشەڕە لێ فڕەدراوە ڕەنگە تااقەت نەبە لەو جێگا دانیشی تۆ قەدەشتەوە بەسەراتوە بەڵێ بەسەرمات بەڵێ بەسەرمات ئێمە چۆن بتوانە بۆ شارە بڵاوکەنە خەڵک ئەوەی کە لەو ناوە بەکاریە ناوە بیکاتە عەلاگەیەک و بێنێتەوە لەگەڵ خۆیان لە ناو سەدڵێکی خۆڵی تایبەتیا دایبنێ وڵایی ئەو بێ هەچ کەس لە جێ خۆی وانێ یارمەتی میلەتەکە بات باش ئەگەرێمە هەر کەسە لەلایەن خۆمانەوە پارێزگای لەو ژینگە بکەین پێ دوای پیس بێ پایکەیتەوە پایکەمەوە لە شوێنی خۆ بەی شێوەیە بەی شێوە پیس نابێ ساوەکو بۆ نمونەوەکو میلەتێکی بووی یابان بیرەکەنوانێت لە ڕۆژنامەکانیانە تۆی گوڵە چێنن بۆیە گەر فڕیان نایە سەر خاکەکە بۆیە گوڵ دەربێت وەڵایە بێ بە هەموو شێوێ بیپارێزی هەر کەسێک لە ئاسی خۆی ئەتوانێت بە جوانی بیپارێزێت لە جێگەیەک ئەوەندە پاشەڕۆی لێ بوو بێەوەنە پیس بوو بێت تااقەت بەدانیشی من ئەو شوێنانە کە خۆم چوون پاکیژم کردوتەوە خۆم بە جوانی پام کرد علاگەم لەگە خۆما بردو علاگەی سەفەری هەیە ئەوانم لەگە خۆما بردووە پاکم کردوتەوە هەشتێش کەوت بێ هەڵم کردوتەوە جاری وایە خەڵک کە بینیت بەحسا دڵسۆزی ئەنوێنێ کۆمەڵە شت کۆ کات و ئاگرێکی پێوەیت بەجێ هێڵێت دوای خۆی ئاوێکی پێ ناکات سەرەکەی چەندین دۆنم زەوی چەندین شاخوکیە و بەهۆی ئەوە سوتاوە زۆر زەرری هەیە ئەوە کۆیکەیتەوە لە سەر جادە داینی لەوە باشترە بکەیتە علاگە و داینی تجاری وایە توێ بچی دەستنوێژە بگری لە جۆگەلەیەکی
بچووکی لێەوە جێگەی سێرەکەی ئەوە دایبی و قوتوی بیرە و ئۆشتانەی لێ بە کەڵکی دەستۆژگرتنەکەش نامێنێ بەڵێ وایە لەو شتانم زۆر بەلاو ناشرینە زۆر شتێکی ناشرین و نەشیاوە حەق هەموو کەسێ پاکی کاتەوە جوانیە بۆ ئینسانانی کە ئاوا کرد هەر کەسە لای خۆمانەوە گەر ژینگەوە پارێزین ژینگە پیسە بێ نەخێت پیس نابێ ئەگەبی پارێزی قەت پیس نابێ ئەو وەرزی چوونە دەرەوە گەشت و گوزار دەستی پێ کردووە چۆن بتوانین ئەو ژینگێ بپارێزین پیسی نەکەین دار نەشکێنین ئاگر نەکەینەوە جاوە هەر کەسەکە سەر وجدانی خۆی ئەو ژینگەیە بەو سروشتەوە جوانە کە نەیسووتێنی جا کەس بیسووتێن کە پیسی بکەی سەیرانی چی ئەچێ بۆ ئەوەی کە چێشتێک لێ بنێ دارە تەڕەکان لێ ئەکاتەوە ئەی بڕێ دەیسووتێنێت مەشتێکی باش هەموو شتێکە بێت چونجێ ئێمە بۆ خۆمان خەڵقی دەرەوەین زۆر جاربینیمانەانی بۆ خۆمان بەزەیمان بۆ خۆمان کە ئەوە ئەچی سیرەکەی ئەم هەموو خەوش و خاڵە ڕژاوە لەم بندارانە دارەکەشکاوەتەوە ینی هیچ ڕێزێکی لە سروشتەکە نەگرتووە بەلام شتێکی ناخۆش بە بەڵام جۆگەلە و کانیاوەکان پڕەکان لە دایبی لە قوتوی بیرە لە کۆمەڵەشتی نەشاکە بە کەڵکی خواردنەوە نایەت وڵات چین بۆ دوکان سیرمان کرد و ئەمەی لەسەر بەحرەکە دایبی تێکراوە پیا و قێزی لە ئاوکێشەوە ینی وهای لێکرا بوو خەڵق ینی وجدانی خۆی مرتا ناکە باشی چۆن بتوانین واب لە خەڵک بکەین هۆشیار بێتەوە کە ئەوە نەکات چکمۆ کارێکی خراپە وڵای بێ هەموو تاچێک لە خۆی دەست پێ بکە ئەوە نییە بڵێ وڵا ئەمە زەبرێکی زۆرێکی خۆتۆ حکومت لە هەموو شوێنەکە پۆلیسی بۆ دانادێت ویژدان گرنگە ویژدان بە ینی شتێکی ئەو سەریانی بەکارهێنانی ویژدان لە هەموو شتێ باشترە ئەگە ئینسان ویژدانی هەبوو هەر خراپە ناکە ئەسڵەن خراپە ناکە لە ڕاستی من خۆمیچێکم لەوانەی هەم باخمەیە و هەم زەویکی زۆریشم لە شارباژێر ڕێە کە میوانیش دێ بۆەوێ تاکە تەکلیفم لیانەوەیە چۆن نیەن بە پاچی دانیشن بە پاچی ئەرزەکە جێبێڵن هەر ئەوەندە ئەنێگەر هەر کەس لەلای خۆیەوە علاگەی کە ئیبا لەگەڵ خۆی بەپڕی بە بەتاڵی شتەکان بێنێتەوە بیخاتە خۆڵەکەەوە هیچ کێشەیەک دروست نابێت هەر ئەوەندە ینی هیچ ئەرکیشینی هەمووی 2 دقی بێ ناچێت کۆکردنەوەی شتەکان کێشەی ئەوەش دروستە بێت کە برادێک ئەچی ئاگریە کاتیان دوو مناڵاگرەکەم دایکوەک قینێ بەسەریەوە چەندین دوانم زەویە سووتێ دوایی لەم کاتەیە هێشتا وەختیەوە نهاتوە بسوودێ چون ێستا ئاگر ناڕوات ناسوودێ هیچ ناسوودێ پێشوەختا حەزر واجبە ئەبێ مناڵەکەت فێر بکرێ گەورەکان باشترن ئەبێ مناڵەکە فێر بکرێ ئاگر جێ نەهێڵڕێ بە هیچ شێوەیە لە هیچ شوێنێ کاتێتر خۆی بەجێڵێ ئەڕواڵە خۆی سووتێ ئەنەوە هەر خراپترین شتە بۆ ئێستا زەرری نییە بەڵام لە ڕاستیا بۆ ئێسەش زەرریە ڕەنگە کۆمەڵێ دابوونەریت هەیە زۆر خراپن ڕەنگە کە تۆ ڕۆشتی من سیارگەم بێن سەر و ئاگری کە تۆ جێ دێشتووە تێگەی ڕەنگە ئاژەڵ لادیەکان خاوەنی ئاژەڵێکی زۆرن زەرر لە ئاژەڵ بدا لە زۆر گرفتیەوەتانە کە ئاوەکانتان پیسکرێت بە دایبی بە توی بیرە بە کۆمەڵە شت کە بە کەڵکی خواردنەیە کۆمەڵە شتەکەین خۆ من خۆستا خۆم لێراژین بەس وەکوتم ماڵ و باخوشتمان زۆرە لە لادێ کە خەڵکی ئەم شارە دێن بۆ سەیران لەسەر کانی و ئاوەکان دەریانەگەین مەسەلە ئەوەیە کە نایڵین لەسەر سەرچ ئاوەکان دانیشن تەنها ئەوەیە کە بە پیسی جێ هێڵن کۆمەڵێ وەکو فەرمووت دایبی قاب لایلۆن ئیتر خۆمانە ناتوێنەوە ئەوە نییە بڵێ بە دوو ڕۆشتی ئاچێ ئیدکانێکەوە لیەکەن بۆ ئاژەڵیش نابێ نەک بۆ ئینسان حرمەتی زۆرم بۆ خەڵکی ئەم شارە کە دێنە دەرەوە هیوادارم سەرچاوی ئاوەکان پیس نەکەن ئێستا من خۆم سەرچاوی ئەومانەیە لە ڕاستیان نایڵمیشە نەیناسی ناڵین لێ دانیشێ با بچێت لە شوێنێکی دوور دابنیشێ و بە دەبە لێەوە ئاو بەرێ توچە لە جێگایەک بۆ سەیران ئەوەندە پیس بوو بێ ئەو شوێنە تااقەتنەوە بێ دانیشی لابیت پارێ کۆمەڵی میوانمان هەبوو وتیان بێ بما من بۆ کونەماسی لە کونەماسی ئەگەر لەسەر پردەکە پڕیتەوە بە ناو دێکە دوو کەپریلێ ئێمە زۆر بووین لەبەرەوە عەدەدمان تەقریبەن 6 کەسێکە بوو ئەو دوو کەپرێمان کرد لە ڕاستیە دوایی کە نان و چامان خوارد کە سێری ئاوەکەمان کرد ئەوەندە پیس ببوو ئەگەر بمانزانەیە نەمانتوانێت لێدا بنیشین بە ناچاری هاتینە دەرەوە چوین لە پشتی دێگە لە بندەوەنێکە دانیشتی کەپرەکانمان جێشت ئەوەندە پیس بوو هەڵبەت ناو کەپرەکە نا بەس قەراقی کەپرەکە هۆشیاری گرنگە خەڵک لەلایەن خۆ دەست پێ بکات هەر کەسە بێ خۆی دەستی پێ بکە هەنی پێویست ناگا تۆ بە من بڵێ من چۆن بە پاچی حەزم لێ دابنیشم ئەوەی کە دوای منیژە هەر حەزەکە بە پاچی دابنیشێ من بە پاچی دانیشم بە پاچی جێبێڵم هەرەوە ڕز و بەختان سوتاوە زۆر جار هەرەوەڵا ئەوڵا زۆر جار 10 ساڵێکە ڕاستیەکەی نایڵین چونکە هیچێڵین بەڵام هەرە سووتێ پەرژینەکەی سووتێ یا ئەو نەمامەی کە لە نزیکی پوشەکەی لە قەراغەوە هەرە سووتێ هەرەوەڵا وڵی ئەو ئەرکی هەمومانە ئەو جۆ خۆشی خۆیانی بەشەی دەبێ حەقە بەشەیەکی وا خزمەتی بکەین پەشیمان نەبین چی تابی فڕێن خۆش و خاڵ ئەو شوشەواتی کە لەوێ ساردی و بابەتەکانی
لە شتی خراپ بە دوور بین ئەوەی هەیە تۆ دانیشت مەڵگا ئەدات جارێت تۆ دانیشتوی لەسەر سفرەکە تر مناڵە جاری وایە بە پێی پەتی ئەسوڕێتەوە بۆ ناوە ئەوەندە شوشەی تیا جار چەندین جار قاچی مناڵ بڕاوە تووشی نەخۆشی بۆ بەهۆیەوە ئەمە گرنگە ئینسان هۆشیاری بە شوشە فڕنەیە دایبی فڕنەیە هەل لە هەواکەیەوە تاکو عەرزەکەی تا خاکەکەی هەمووی بەرەکاتە خوای گەورە پێبەخشین حەقە هەمومان واجبە لەسەرمە پاکوتەمیز ڕایگرین دوای ئەوەی داکۆیکەین و فڕێنە شوێنی خۆیە شوی تایبەتی خۆیەوە قەت چووجە لە جێگایەک ئاوەکەی ئەو نەپیس بوو بێت جێگاکە ئەو نەپیس بوێنە و توانی بێت لابەی لەو شوێنەیە وەربەڵێ ناخۆشە وایە وەڵا زۆر ناخۆشە هەرێکە لە خۆمە خێنە جێگەی ئەو کەسانە ڕەنگەیتر سروش پیس نەکەین دار نەشکێنین ئەوە نەکەین ئەوە نەکەین زۆر ڕاز خۆی ئینسان چییە هەموو کارێک شوێن خۆی پاکاتەوە تاوە ژینگە پاکە بێتەوە ئەرز و خاکمان پاکە بێتەوە و ئەرکی هەمومانە بە کوردی ئانی هاوڵاتیەک کە خەڵکی دەرەوەی شار بوو باسی لەوە دەکرد کە جاری وا هەیە خەڵکی شارەکان کە دێنە ئەو جێگەیە ئەوەندە سەرچاوی ئاوەکان پیس دەکەن نەک هەر مرۆڤ ناتوان لێ بخواتەوە لەوانەیە بە کەڵکی ئەوەش نییە کە ئاژەڵی بخواتەوە یاخود زۆر جار بەهۆی هەڵەی مناڵێکەوە یاخود زۆر جار گەورەکان لە دڵسۆزیانە ئاگرێک دەکەنەوە ئەڵێن بە ئەم ژینگەیە پاکەینەوە لەم پیسی و لەم پاشە ڕۆیە بەڵام دواتر بەبێ ئەوەی چاوەڕێکن تا ئەگرەکە خامۆش دەبێت یان ئاوی پێدا بکەن کە تەواو بوو بەجێ دێڵەنە خۆی تەواو دەبێت و خۆی خامۆش دەبێت زۆر جابینیمانە چەندین دۆنم زەوی کشت و کاڵی درەختی جوان بەوەی هەڵی کەسێکەوە سووتیان ڕاوە یاخۆ زۆر جار دەبینیت دارێکی جوانە تەڕە لقێکی لێشکێنراوەتەوە بە بیانیەوەی کە گوایە داری لێکراوەتەوە یاخۆ چەند لقێکی لێکراوەتەوە بۆ ئەوەی کە ئاگرێکی پێ بکرێتەوە یا زۆر جارشتە جێگەیەک دانیشیت ئەمەندە پیسە تااقەتی وەر نییە دڵت ناهێنێ کە لەو جێگەیەدا دابنیشی تەبیعەتێک تێکەچێت بۆیە زۆر گرنگە هەر کەسە لەلایەن خۆمانەوە هەر کەسە لەلایەن خۆیەوە ئەگەر پاک و خاوێنی ڕابگرێت وەکو ئەو برادەرەوتی ئەو علاگەی کە بە پڕی دەبێ لەگە خۆدا دوایی کە بەتاڵ بووەوە هەر بە بەتاڵی بهێنەرەوە بیکەرە ناو تەنەگەی خۆڵی تایبەتی و کاتە ژینگەکە پیس نابێت درەخت پیس نابێت یاخود زۆر جار ئاوەکان بە دایبی بە قوتوی بیرە بە کۆمەڵێ شت پیس ئەکرێت کە ڕەنگی ئاوەکە تێکەچێت بۆنی ناخۆشە بێت تامی ناخۆشە بێت وای لێ دێکە خەڵک ئیسفادێ نەکات بەڕاستی سروشتێکی جوانی خوای گەورە پێبەخشیوین هەم لە ئاو هەم لە سێبەری درەختەکان هەم لە سەوزی خاکەکە با ئەمە قەدری بزانین ئەو وڵاتانە ژەرەوەکو ئێمە سروشتیان هەیە ئەبینیەوەتە ساڵانە بەهۆی گەشت و گوزارەوە چەندین میلیۆن دلار پەیدا دەکەن ئەمە چییە سروشتەکان پاک و خاوێنە قەدری ئاوەکانیان نەگرن قەدری درەختەکانیان دەگرن قەدری خاکەکان دەگرن هەموو ئەمانە وا دەکات کە ئێمە وەکو وڵاتانی دیکە سروشتێکی جوانمان هەبێت خەڵکیەوە گەشت و گوزار بەڕاستی زۆر جار شوورەیە بۆ ئێمەگەر هاوڵاتێکی خەڵکی دەرەوەی هەرێمی کوردستان بێتە ناو هەرێمی کوردستان و ببینێت ئاوەکان پیسن بە کەڵکی خواردنەوە نایەن خاکەکە پیسە بە کەڵکی دانیشتنات شوورەیە بۆ ئێمە ئەگە بڵێن شوێنەی گەشت و گوزاریمانەیە بۆی هیواداری خەڵک هۆشیار بێتەوە چیتر ژینگە پیس نەکات درەختەکان نشکێنێ ئەگەر نەکاتەوە سەرچاوی ئاو ڕووبارەکان پیس نەکات خاکەکە بە شوشە پیس نەکات کە قاچی منداڵ و گەورەکان ببڕێت و دواتر زەرەی لێ بکەوێتەوە هیواداری خەڵک هۆشیار بێتەوە کە سلایەن خۆیەوە بەرپرسیارەتی ڕابگەێنێت و ویژدانی بەکاربێنێت بەرامبەر بۆ سروشتە جوانەی کە خوای گەورە پێبەخشیوین ئێمە زیاتر بەردەوام دەبین بە بزانین هاوڵاتیان چیکەمان بۆ دەڵێن لەبارەوە فەرموو لەگەڵمانە بن خەڵکیش بەهێژدانەوە من ئەوە ناڵم بەهێژدانەوە بە زیانبەر نیشتیمانە بێتەوە لەو شتانم زۆر بەلاو ناشرینە زۆر شتێکی ناشرین و نەشیاوە تۆچی لە شوێنەکە دانیشیت هەم دراوسەکە و ئیسعازنەکەی شوێنەکە و کە ئەڕۆی لێ هەڵەسیت باکوتەمیز بێت وی عیلی چکە بتوانێت بێنێت دانیشە بێت قابەکەی خۆشە ئەگە پیس بێ هەر خۆ تەبیعەتی ناستە سەری بەرامبەرگە لەوانێ نانی بۆ نەخورێ ئەی چون چەند ساڵە خەڵک ئاویەوە ئەو دارستان تۆ بەش قادێگەی سووتێنی گوناحن ئێمە چەندجار شوین ئەلاگەی ڕۆژمان پێ تێماگەڕووە خۆماگەڕووی ئەو خەڵکەش وڵای سروشتە جوانە بەدەست خەڵکەکە خۆیەتی بە حەقەت هەچکە سۆڕێی خۆیەتی هەنی تۆ سیرەکەی عیلە دەورە بینێ کۆمەڵە خەڵک دەورە بینێ گەنج دەورە بینێ فەرقی زۆرە لەوانەیە کە لە چاو بڵێن نمونە گەستە کاسێتە دەرەوە هەم لە ڕووی یەکەمین شتەوە بە ئەدەبی خەڵک لە ڕێگاوبانە لە چوونە لە لادانی کۆمەڵە شوێنە وەسیڵ بڵێن وەسیلاتە دەدی کابراڵێک کە تۆچی لە شوێنەکە دانیشیت هەم دراوسەکە و ئیسعازنەکەی هەم دووەمی نیش
شوێنەکە و کە ئەڕۆی لێ هەڵەسیت پاکوتەمیز بێ بۆی عیلیشکە بتوانێ بێنە دوتانیشە بێنێ تۆقەچ دەرێت جێگەیەک ئەوەندە پیس کرابێت تااقەت نەبێلابیت وڵا هیچ چوومەتە شوێن هەیە لەوە خۆشتر بووە کا چوومە شوێنیشە بووە لەوانەیە خۆشمان جێمان نێشتێ بە پیسەتی نە برادران ئاگادەکەن دیان بەعیلەی توانەوەها شوێنەکەمە پیسە با جێنێڵێن زۆر جار جۆگەلەیەکی ئاوی لێ ئەمە زۆر مهمە بۆ گەشتە گوزار بوون ئاوێکی لێ بخوایان بۆنە حاجەتێکی لێ بشۆرێت یان بۆ نمونە ئاوێ بێنێ بۆ چالێنانێ جاری وای ئەوەندە دایبی و قوتووی بیرۆشتی تێگەڵاو ئەکرێت ئەم ئەوە پیس ئەبێ بە خەڵکی خواردنەوە نایە بە خەڵکی هیچ شتێ نایەت بە حەقەدەوە هەر جوانیش نییە حەسروشتیش نییە شوێنە هەر لێشی لاوی نەک لێ دانیشی شوێنێکی باش نییە جاری وە هەیە ئاگرەکرێتەوە درەختە سووتێت شاخەکان گڕەگرن بینیمانە ئەوە زۆر لە زۆر شوێن ناکرێەوە گەنجن بە حەقەدەوە تۆش ناتوانێن ڕێگەی لێ بگریت تۆ تهدید نێت و زانی چێ لەوانێت تۆ بچی بەلای کۆمەڵی گەنج سێرەکەی لە خۆ باشتێکە خۆت ئەو شوێنە بەتەمەی پێی پارێزی فەرقی هەیە زۆر گرنگە ئێمە ژینگە هەر کەسە لەن خۆیەوە ژینگەوە پارێزیە ماڵی خۆ تۆ سێرکە ینی بێز بە ژینگە ناکە لە ماڵی خۆتەکە نەخۆی سفرەکە گەداخی دەور و قابەکەی خۆشە ئەگەی پیس هەر خۆ تەبیعەتی ناستە سەری بەرامبەرگە لەوانێ نانی بۆ نەخورێ لە مەدامیکی شابێت بە پاکوتەمیزی بە وشارکردنەوەی خەڵک دەور و پشتەکان هەرێک کەسی لە شوێنی خۆیوانە زۆر جار ئەچی لە شوێنەکە دانیشیت ئەوەندە پیسە ئەوەندە پیس کراوە تااقەتە نییە لەو ژینگیا بمێنیتەوە شتووە بەسەراتەوە بەتەکیت ئەو شتانە بەڕای من پەیوەندی بە وشاری کۆمەلگاوە هەیە میدیا جۆری خۆی بینی لە وشارکردنەوەی کۆمەلگا بۆ نمونە سەرەکەی لەخی درەختێک شکێنراوە یا سەرچاوی ئاوەکە پیس کراوە یا سەرەکەی ئاگە کراوەتەوە چەندین دۆنەمزەی ئەسوودێت جاری وا هەیە ئەو شتە بێت خەڵک چۆن فێر بێت قوتابخانە میدیا جا خێزانیش وا لە خەڵ بکەیت کەوارە پارێزگاری لە دەروپشتەکەی خۆی بکە تۆ کاتێک کە ئەبینی ئابۆ شێوە سروشتی گورسان تێگەدرێتە جەوی ئەوە دەمێنە بچیت دەرەوە بۆ سەیران و گەشتە گوزار وەڵی هەروە بچین یعنی کۆڵیان نابێت بەس تۆ بێت ئایا چۆن چاکیکی هەرە چیت بە زۆرە با چاکیکین چۆن چاکرێ بە بڕای بەڕێز بەڕێی من بریتێ لە خێزان و میدیا و تاژدانی کەس بەتەکیت وەڵا کە چوین بۆ سەیرانگاکان ئەبێ پاشەڕۆکە دوای خۆمان کۆکەینەوانێ و ئەبێ مافی ڕێگاوبانیش بپارێزی نابێت لە ڕێگا تەقەڵێن و بەسەر خەڵکە پێشکەین و پاشەڕۆکان دوای خۆمان کۆکەینەوانێ و پێتە هەر ئەوەی قەت بینیوتە جێگەیەک ئەو نە پیس کرابێت تااقەتێنە بە لێ دانیشی بەڵێ بۆ نمونە لە کانیسار لای جادەکە سیر کە هەمووی پیس کراوە بۆ نمونە دەباشان هەمووی پیس کراوە بڕۆ بە قەرەیاخ هەروایە جۆگەلەیەکی باریکی لێیان چەمێکی لێیە ئاوێکی پاکی جوان لەو شاخەیەرە دەرەوە بۆ خواردنەوە بۆ دەستنوێژگرتن بۆ زۆرش ئیسفادەی لێکرێ بەڵام پڕێک لە دایبی مناڵ و پڕێک لە قوتوی بیرە و مەشروب بەم جۆرەشتانەوە و لێ دێت هەر بە کەڵکی شە نامێنێ و ئاوە بەڵێ وایە بڕۆن من لە ئەحماوە ئاوەکەی هەمی وای دەکراوە هەمی پیس کراوە شتی تێکراوە سفرەی سەفەری تێکراوە هەر ئەوانەی کەوا ئەکەن کاتە لە مەجلیسا دانیشم نە قسەی جوان لە دەمانێت دەدەرەوە نەسیحەتی خەڵکەکان ئامۆژگاری خەڵکەکان ئەم میلەتە بووایە تاکی کورد هەروایە ئەبێ لە بنچینەوە هاتووە هە لە بنچینەوە خۆمان هەمووان وای دوای دوو کەس نییە هەمووی وایە ئەو کەسانە دوایی کە ئاچن داوای ژنی بۆ ئەکەن ئەمە دەوەستێکەکەن کوڕی چاکە ئەمەیە ئەوەیە کاتێکە کێشەکە لەگەڵای بێ کاکەی مەعایلێکی زۆر باشین زۆروان زۆران بەڵام سەرەکەی لە ژینگەکەی ئەوە ژینگە پیسەکات گرفت بۆ خەڵگەنێتەوە دەری تۆڵی تەقەڵەیە لە جادەیە تەجیلەکەی ئەو نەسەڵ پێەیە کە خەڵک تااقەتی لێ لەو شوێنە بمێنێتەوە ئارە وەڵا بۆ نمونە تۆ عیلە پێ لە پەنایە دیجێکی دانا و ئاس دەگان ناڵی سەیرانەکەش لێ تێگەیە چۆن بتوانین ئەمەقلت هە بگۆڕین چاکێکین ئەوە لە باخچەی ساوایانەوە توانی بیگۆڕی تازەم جیلە ناگۆڕدرێ بەم جیلە ناگۆڕدرێ لە باخچەی ساوایانەوە دەست پێ بکەیت وەکو وڵاتانەی کە لە هیچ وڵاتی بۆ گەشت و گوزار نەچوون زۆر باسی هێمنی و ئارامی ئەو شوێنانی دیکە ئەکا دەوترێت کە تۆ ئەچی بۆ سەیران جەو وەرەگری بەس لێرە جەوت ئەگیرێت وەڵا هەروایە دەخۆ سەیران تۆ چی بۆ جەو خۆشیە چی سەیرێکی ئەو دەش و دەراکەی جەوی خۆش وەرگری نەک تۆ ئەو هەموو شتە ئەو شتە پیسە فڕێدرێ لەو سەیرانگانە دوای کارگوزارێکی فەقیر کوێیە کاتەوانێ ئەوش گوناحە بۆ ئەو کوێگەل ئەگری واکرێتەوە بە چەندین فەرمانگەی گۆی ژەپار نەسووتە
گۆیژە پارت سوودا ئەو هەموو دارستانە چی لێ ئێوە بەچی بەرهەماتووە ئەو دارە گەورانە بەچی یان چەند ساڵ خەڵک ئاوی ڕەنگە 30 ساڵ بێت ئەی چون چەند ساڵە خەڵک ئاویەوە ئەو دارستانە تۆ بەش قاتێگەی سووتێنی گوناحە وڵی ڕێزمە ئەو کەسێک کاچێ بۆ سەیران ژینگە بپارێزێ علاگەیەکی خۆل لەگەڵ خۆیان بەرێ ئەو خۆڵ و خاکەی کە ئەمێنێتەوە پاک و تەمیزی ڕابگرن وڵاتی خۆمانە و پاک و تەمیزی ڕابگرن و شتێکی جوان و ڕێک و پێکەوە زۆر جار دار و دەرەخت ئەسووتێ بەهۆی هەڵی کەسێکە بۆی شقارتیەکەوە زۆریش هەیە لەو بابەتان بەبوونی جگەرەوەیە بەبوونی خەڵوز و پاژماوەی و خەڵکەوەیە ئەو خەڵوزە دوایی ئاوا بەجێ هەڵێت کاتێکە زانی لە پڕ ئاگرەی گەورە ئابکرێتەوە بەڵێ وایە دوای خۆمانە ئاوێکی بیاغین و کوێیەکەین و جوان و ڕێک و پێک و هەم بۆ خۆشیان بۆ خۆشمان جوانە و بۆ خۆشی جوانە بەڕاستی ینی زۆر کەسەیە وایە ڕێزمێ بۆیان جاری وە هەیە سەرچاوی ئاوەکان ئەوەندە پیس ئەکرێت کە بە خەڵکی خواردن نامێنێت پڕاکرێت لە دایبی مناڵ پڕاکرێت لە قوتوی بیرە پڕاکرێت لە کۆمەڵی پاشماوە و پاشەڕۆ کە ئینسان هەر بێزەکاتەوە لەو ئاوەش وەڵی بەڕاستی ینی باشە ینی خەڵکەکەش تۆزێ فەرقی کردووە باشە بەڵام هەشە ڕێزمەیە ئەوانی پاکوتەمیزی بۆ خۆی باشترە ینی ئەو خەڵکەش هەمووی برا و کەسوینە بۆ فڕێمەوە علاگەیەکی جوان ڕێک و پێک لەگەڵ خۆمای خەمە سیارێکە و شوێنێکەیە بەتایبەتی دانرا بۆ زەبڵ لەوێایە دایەنێم و کرێکارەکانی ڕێزمەیە بۆیان و فڕێن و پاک و تەمیزی و وڵای ئەوەیە هەموو کەس لە وەختێکە ئاڕوا بۆ ئەوێ بەس کاڵێ مەسیف تۆ بێ هاوینام چی بۆ ئەوە نییە مەسیف یعنی بەناوی چیەوە ینی هاوینە هاوار بەس ئێمە هەموو لە بەهارە هەموو چی بۆ یەک شوێن ئەو ناوە پیسەکەین و دوای کەسی کە ئیسفادەی لێ ناکە بەڵام خۆشتوانین هەر کەسە لە جێگەی خۆی طبعا ئەوەش هەیە وایە ڕاستە شەڕۆکە لەگە خۆدا بێنەوەی خەناوتەنەکەیکی تایبەتیەوە ڕاستە وەختی خۆی لە سلێمانیا خەڵک بە هاوینە ڕۆیشت ئاوا چەند ماڵێک کۆ بوونەوە ئەچوو جاری وایە درەختەکان ئەسووتێن ڕێ جاری وە هەیە هەیە ئەرەوەڵا شتانەکان پیسەکرێت ئەی تەبەنەوە هەیە ئەرەوەڵا ئێمە چۆن هۆشاری بڵاوکەینەوە خەڵک ئەمە نەکات وڵی و شارەکە چییە ترەوە ئێوەی ئەعلامکارەتوان کەەوە ڕێنمای خەڵک بکەن وڵی ترەوەکەوێتە سەر ئینسانەکان جاری وایە یەکێک ئەبینیە چێ بەسێنان پاژماوەکەی بەجێ شۆ لێ هەمووی زبڵ ئێمە چەندجار شوین ئەلاگەی ڕەشمان پێ تێما کردووە خۆمان کردو یە و خەڵکەش ئەکەوێتە سەر ئینسانەکە خۆی زەمیری خۆی ئەو ژینگە جوانەیە و دەش و دەرە جوانەیە ناتوانن احتیفازی پێوەکەن ناتوان وای لەکەن کە تۆ جارێکە بچیتەوە ئەو شوێنە دانیشیتەوە یانە چێت جۆلانێک هەڵەخا بۆ مناڵەکەی بەدارێکە دارەکە هەڵەقلی شێرێت تاخوا دارەکە شکێنێ بەڵێ دوایی بەجێشی هێڵێ ئەروە ژینگەکە پیسەکەن دایبی فڕێن شت فڕێن شتی پیس سفرە علاگا ئەوە سەرچاوی ئاوەکانیش پیسەکرێت بەڵێ تاوان ڕاست ئەکەوێتە سەر ئەو پێشکەوتنی ئەو خەڵکە ینی ئاخڵی ئەو خەڵکە ئێمە چۆن هۆشیاری بڵاوکەینەوە خەڵک قەدری ئەم شتانە بزانێت زۆر جار ئاگرێک ژەگرێتەوە سێرەکەی شاخەکانە سووتێنێت ئەو هەموو درەختەکە بەرهەمی 40-50 ساڵە هەموو تەیر و تورەوە هەموو یەلکە وایە ڕاستە ئیتر بەڕاستی هەرێکەوێتەوە سەر ئینسانەکان خۆیان تاکەی معریفە و ئیتر خۆشببینی ئەو ئینسانە خۆی دڵی بەو نیشتیمانە بە وڵاتە بۆی نەخۆش بێ بۆ خاک و ئاوە خۆش بێ وای لێ نەکە ڕاوبۆچوونەکانی هاوڵاتیان سەبارەت بە ژینگە بەو جۆرە بوو کە بڵێ پێویستە هەر کەسە لەلایەن خۆمانەوە ژینگە بپارێزین خۆڵ و خاشاق فڕە نەدەین سەرچاوی ئاوەکان پیس نەکەین ئاگر نەکەینەوە درەختەکان بسووتێن جۆلانە هەڵنەواسین بۆ منداڵەکانمان دواتر لەقی دارێک هەڵقبڵیشێتە خوارەوە و هەموو ئەو شتانە کە لە ژینگەدا بوونی هەیە پێویستە پارێزگای لێ بکەین لێرەدا پرسیارە دێتە پێشەوە ئەی کێن ئەو کەسانەی کە پاشەڕۆ بەجێ دێڵێن بە دایبی و بە قوتوی بیرە و کۆمەڵەشتی دیکە سەرچاوی ئاوەکان پیسەکەن ئەی کێن ئەوانەی درەختەکان ئاگر تێبەرەیەن ئەی کێن ئەو کەسانەی کە لەقی دارە تەڕەکان ئەشکێننەوە باشە هەر ئەم خەڵکی کوردستان نییە ئەی باشە هەرم خەڵکانە نین کاتێک کە لە مەدرسە دانیشن قسەی زۆر جوانەکەن کاتی ئەچنە داخوازی کچێک بۆ کوڕێک هەزار یەک وەسفی ئەم کوڕە دەکەن ئەم کوڕەوە جوانە وا بە ڕەوشتە وا ئەمەیە وا ئەوەیە وا فڵانە ڕەوشتی جوانە ئەم ئافرەتە بە هەمان شێوە ئەم مامە حاجە بە هەمان شێوە ئەو دایە حاجە بە هەمان شێوە
ئەی باشە تۆ بڵێ هەموو ئەم وەسفانە دەکرد لە مەجلیسا ئەی کێن سروشتی کوردستان پیس ئەکەن ئەی کێن وا بە جوانی ڕەفتار ناکەن و زیان بە خاگەگەیانن ئەی کێنەوە کەسانەی درەختەکان ئەسووتێنن زۆرجار پرسیار دێتە پێشەوە ئەی کێ ئەم شتانە دەکات ئەی کێ قسەی جوانەکە لە مەجلیسەکاندا ئەی کێیە کە پێنج فەرزە لە مزگەوتەکانە نوێژەکات ئەی باشە ئەگەر ئیسلام و ئەگەر دینداریەک سوودێکی وای نەبێ بۆمان ئەبێ نوێشکردن چ سوودێکی هەبێت ئەبێ عیبادەتی خوا چ سوودێکی هەبێت هەموو عیبادەتی خوایی کە بەسەمە فەرز کراوە هەموو نوێژەکان تەنها بۆ ئەوەیە کە مرۆڤ ڕۆشتی جوان بێت بۆیە پێویستە لە کردەوەکانمانە نوێژەکانمان ڕنگدانەوەی هەبێت چوومان بۆ مزگە و لە کردەوەکانمان ڕنگدانەوەی هەبێت ژینگە بپارێزین خاک بپارێزین سەرچاوی ئاوەکان پیس نەکەین چونکەم لەو شوێنێک کە تۆ بۆ یەچیت لەوانەیە لە گوندێکە هەزاران کەسی لەسەر ئەو ئاوە بژین کاتێک کە تۆ دایبی تێفڕ ئەدەی کاتێک کە تۆ قوتوی بیرێت تێفڕ ئەدەی ژەهراوی ئەبێت ئەو ئاوە پیس ئەبێت ئاژەڵەکان لێ دەخۆنەوە دوای تووشی نەخۆشی دەبن کەواتە لەبەر خاتری خۆت لەبەر خاتری جەوی خۆت لەبەرەوەی کە تااقەت نییە پاشەڕۆکان کۆ بکەیتەوە تکایە مە بەهۆی زیانگەیاندن بە خەڵکانی دیکە ئێمە هیوادارین خەڵک هۆشیار بێتەوە ئیسلام وەکو بەرنامە وەکو پرۆگرام وەکو کردەوە بگرێت نەک وەکو شتێکی سەرزارەکی چکم لە ئیسلامدا هاتووە کە ئەبێ مرۆڤەکان ڕەوشتیان جوان بێت و لە کردارەکانیاندا دین و ئیمانەکان ڕنگدانەوەی هەبێت پێغەمبەریشمان درودی خوا لێبێ فەرموویەتی پاک و خاوێنی لە باوەڕەوەیە کەواتە ئەگەر پاک و خاوێن نەبین لەوانەیە باوەڕەکەمان خەلەلی تێدا بێت پێم ئەم جارەشمان گەیشتە پایان تا پامێکی دیکە هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت